پرۆژەی ئەتۆمی ئێران چۆن پەیوەندی ئێران و ئەمریکا لە هاریکاریەوە گۆڕا بۆ دوژمنکاری. پرۆگرامی ئەتۆمی ئێران مێژوویەکی درێژی هەیە و بۆ تێگەشتن لە مێژووی دوور و پڕخەڵکشان و داکشانی پرۆگرامی ئەتۆمی ئێران پێویستە بە شێوەیەکی مێژووی ئاماژە بە هەندێک ڕوودا و قۆناغی گرنگی بەرنامەی ئەتۆمی ئێران بکەیت. چیرۆکی پرۆژەی ئەتۆمی ئێران بەوە دەست پێ دەکات کە بۆ یەکەم جار لە ساڵی 1957 ئەمریکا و ئێران ڕێکەوتنی هەماهەنگی پرۆژەی ئەتۆمی ئاشتی خوازانە و ناجەنجیان واژۆ کرد. لە ساڵی 1968 ئێران پەیمانی ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی چەکی ئەتۆمی مۆر کرد. ئەمەش مانای ئەوە بوو کە ئێران ڕازیە بەوەی پەرە بەتوانای ناوەکی خۆی بدات بەبێ ئەوەی هەوڵی دەستگەیشتن بە چەکی ئەتۆمی بدات. دوا بەدوای ئەوەش لە هەمان ساڵدا ئەمریکا بڕی 5 کیلۆگرام و نیو یۆرانیۆمی پیتێنراوی بەخشی بە ئێران. لەو کاتەوە بە درێژایی دەی هەفتای سەدەی ڕابردوو ئێران کاری لەسەر پەرەدان بە وزەی ئەتۆم کردووە. هەر لە سەرەتای هەفتاکان ئێران لەگەڵ فەڕەنسا بڕی 1 ملیار دۆلار سەرمایە گوزاری لە پیتاندنی یۆرانیۆمدا کرد. مانگی هەنگوینی ئێران و ئەمریکا و بە دواشیدا ئێران و وڵاتانی ئەوروپا و ئیسرائیلیش لە دوای شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی 1979 کۆتایی هات. لەو کاتەوە ئێران و ڕۆژئاوا کەوتنە بەرامبەرچەیەکی دوور و درێژ لەسەر پرۆژەی ئەتۆمی ئێران. ناکۆچیەکەش کاتێک بە تەواوی تونند بوو کە پرۆژەی ئەتۆمی ئێران لە کۆتایی دەی هەشتاوە پێی نایە قۆناغێکی هەستیار. ئەویش ئەو کاتێک کە ئێران لە ڕێگای پرۆژەیەکی زانستی ئەتۆمیەوە بەناوی پلانی ئامادەوە هەوڵی دا چەکی ئەتۆمی بەرهەم بهێنێت. هەرچەندە پرۆژەی ئاماد لە ساڵی 2003 وەستێنرا، بەڵام ئەو هەنگاوە نەبووە هۆی خاوبوونەوەی گرژیەکانی نێوان ئەمریکا و ئێران لەسەر پرسی پرۆژەی ئەتۆمی ئێران و بە هاتنە سەرکاری مەحموود ئەحمەدی نەژاد لە ساڵی 2005 جارێکی دیکە پیتاندنی یۆرانیۆم لەلایەن ئێرانەوە دەستی پێکردەوە. لە ساڵی 2015 لە سەردەمی هەردوو سەرۆکی میانڕەوی ئەمریکا و ئێران حەسەن ڕۆحانی و باراک ئۆباما ئێران و ئەمریکا جارێکی دیکە گەڕانەوە بۆ سەرمێزی گفتوگۆ و لە ئەنجامدا ڕێکەوتنی نێوان ئێران و گروپی 1.5 لێکەوتەوە. ناوەڕۆکی ڕێکەوتنەکە ئەوە بوو ئێران چیتر هەوڵی دەستگەیشتن بە چەکی ئەتۆمی نەدات و ئەمریکا و ڕۆژئاواش سزاکانیان لەسەر ئێران هەڵبگرن. دوای هاتنە سەرکاری دۆناڵد ترامپ و دەستپێکردنی خولی یەکەمی سەرۆکایەتیەکەی ئەمریکا لەو ڕێکەوتنە کشایەوە و جارێکی دیکە ململانەکانی ئێران و ئەمریکا گەرم بوویەوە. تا گەشتە پێکدادانی ڕاستەوخۆ و لە 22 ئەم مانگە ئەمریکا لە ڕێگەی فڕۆکەی بیت و موشەکی تۆماهۆکەوە هەرسێ بنکەی ئەتۆمی نەتەنز و فۆردۆ و ئەسفەهانی کردە ئامانج. بەو شێوەیەش گەڕێکی تونند و تیشتر لە ڕابردووی ململانەی ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و ئێران لەلایەکەی دیکە دەستی پێکرد.